ناوم لاوێنە دانیشتووی پارێزگای هەڵەبجەم ساڵانە ئەم فستیڤالە ئەکرێت خۆشحاڵم بەوەی کە بەشداریەکەم بۆیە بابەتی مناڵانمان هەڵبژاردووە لەبەرەوەی مناڵماڵمان هەمیشە لە بیر بێت کە لە بیر نەکرێن لە فستیڤالەکانە ئێستا زۆربەی کەسەکان بیر لە بابەتی ئەفرەتان و هەنار و کشت و کاڵیەکانەکەنەوە بەڵام من لێرە بیرم لەوە کردەوە کە مناڵەکان لە بیر نەکەین خۆشحاڵیە بۆ مناڵان کە ئەم بابەتانەمان داناوە بابەتی زانیاری تایە من بۆ ماوەی 4 ساڵە بەشداریەکەین لە فستیڤالەکە هەنێ بابەتی تایە کە بیری مناڵ بەهێز ئەکات بیری فراوانتر ئەکات زۆر بابەتی تایە و بابەتی بازاڕیشی تایە هەبوون ئەم فستیڤالانە زۆر باشە بێت اینجا تووشی مۆقیفی زۆر جوانە بین مناڵ ئەگری بۆ داوای شتەکات دایکەکە بۆی ناکڕی وایە بۆ یەکڕێ یەکسەر خۆشحاڵە بن بەوەی کە لێرەدامان ناو ئەیکڕن ئەوان